بەناوی خوای گەورە سڵاوتان لێبێت بەڕێزان ئەنجامە بەرایەکانی هەڵبژاردننی پەرلەمانی عێراق کاردانەوەی لێ دەکەوێتەوە و هەردوو هێزە دەسەڵاتدارەکەی هەرێمیش بە دزینی دەنگی خەڵک تاوانبار دەکرێن. شەش لایەنی سیاسی لە هەرێمی کوردستان کۆی پرۆسەی هەڵبژاردننی ئەنجومەن نوێرانی عێراق ڕەت دەکەنەوە و داوا دەکەن پرۆسەکە دووبارە بگرێتەوە. بە میواندارێک لە بەڕێزان لە ستودیۆی سەرەکی عەبدوڕەحمان خەلیفە بەرپرسی پێشووی ڕاگەیاندن و پەیوەندیە جەماوەریەکانی کۆمیسیۆنی هەڵبژاردننی عێراق و شارەزار لە بواری هەڵبژاردن لە هەولێریشەوە دکتۆر ڕەعەت ڕەفعەت سکرتێری دەستگای ستاندارد بۆ توێژینەوە و ڕاگەیاندن تاوتوێی ئەم پرسە دەکەین. سەرەتا راپۆرتێک دەبینین. شەش لایەنی سیاسی کوردستان لەسەر ئاستی باڵا لەسەر دەرەنجامەکانی هەڵبژاردن کۆبوونەوەیەکیان ئەنجامدا و لە بەیاننامەیەکدا سەر لەبەری پرۆسەی هەڵبژاردننی پەرلەمانی عێراق ڕەت دەکەنەوە. ئەوان دەڵێن بەکارهێنانی هێزی چەکداری دژ بە لایەنە سیاسیەکان پرۆسەی ئاشتی کۆمەڵایەتی و پرۆسەی دیموکراسی دەخاتە مەترسی و ژێر پرسیاری جددیەوە ڕاشی دەگەێنن کودەتا بەسەر پرۆسەی هەڵبژاردندا کراوە و ئەوان لەو کودەتایە بێدەنگ نابن و ئەگەر کۆمیسیۆن وەڵامی نەدایەوە ڕێکاری تر دەگرنە بەر. جارێکەم ئێمە و وەفدانە دەست بە جموجۆڵی خۆیانەکەن هەم وەفدی سیاسی و هەم وەفدی پەرلەمانی مشتەرەکی ئەو لایەنانش کە نوێنەرمان لە بەغدا هەیە و ئێمە پێمان وایە ساختەکاریەکە لەسەر ئاستی پارێزگاکانی هەرێمی کوردستان و لەسەر ئاستی ناوچە جێناکۆکەکانیش ئەنجام دراوە و دەرەنجامەکانیش دیارن هەم حەجمی ڕاستەقینەی ئەو هێزانە هاوڵاتیانی هەرێمی کوردستان ئەیانزانن بۆ ئێمە پێمان وایە ساختەکاریەکی مبەرمەج و سەرتاسەریشە هەم لە پارێزگاکانی هەرێمی کوردستان و لە ناوچە جێناکۆکان. ئێمە کۆی دەرەنجامی هەڵبژاردنەکان ڕەتەکەینەوە و پێمان وایە ئەو دەرەنجامانە دەرەنجامی حەقیقیین و داوای سەر لە نوێ هەڵبژاردنەکەین لە پارێزگاکانی هەرێمی کوردستان و لە ناوچە جێناکۆکەکان. ئەو شێوازانی ڕابردوو بۆ تەزویر لە ڕێگەی ئەم سندوقەوە مەیسەر نەبوو، بەڵام ئەم سندوقەش لەگەڵ خۆیان دیسانەوە هەندێک ئەگەری تری تەزویری هێنابوویەکایە. ئەو شەش حیزبە سکاڵان لەسەر کۆی پرۆسەی هەڵبژاردن هەیە و جگە لە دووبارەکردنەوەی پرۆسەی هەڵبژاردن هیچ بژاردەیەکی دیکە قبول ناکەن. لە دوای ڕووداوی تەقەکردن لە مەکۆی سەرەکی بزوتنەوەی گۆڕان و شوێنی کۆبوونەوەی لایەنەکانیش دەوترێت مەبەست لێی دوورخستنەوەی چاوی حیزبەکان و چاودێرەکان بووە لەسەر سندوقەکان. دواتر سەرجەم سندوقەکان لەلایەن هێزە ئەمنیەکانەوە کۆک کراونەتەوە و چاودێری حیزبەکانیش لە بنکەکان دەرکراون و سندوقەکان کەوتونەتە دەستی هێزە ئەمنیەکان. پێویستە ئەم دەرەنجامانە هەڵوەشێنرێنەوە ڕاستیەکان بۆ خەڵک ئاشکرا بکرێن جەخت دەکەینەوە کە بەکارهێنانی هێزی چەکداری لە ململانەی سیاسی دەبێتە مایە تێکدانی ئاشتی کۆمەڵایەتی و ئاسایشی هاوڵاتیان دەخاتە مەترسی جددیەوە. هەروەها ئەم کارە ڕەفتارێکی نادیموکراسی و ناشارستانیە و ناوبانگی میلەتەکەمان بەجددی لە کەدارەکە بۆ ئێوێ ڕایئیدانەکردن بە هیچ شێوەیەک هاوڵاتیانی ئاشتیخوازی هەرێمی کوردستان ئەم کارە قبول ناکەن و هەموو ڕێکارێکی یاسایی و سیاسی و جەماوەری و مەدەنی و دیموکراسی هاوبەش دەگرینە بەر بۆ ڕوبەڕووبوونەوەی. ئێوەزان لە دوێنێەوە لە دوای کۆتایی هاتنی پرۆسەکەەوە سندوقەکان لە هەر هێشتا پرۆسەی کۆتایی پێ نهاتبوو بەشێکی زۆری بریکارەکان لەلایەن هێزە چەکدارەکانەوە دەرکراون و لە شوێنی وێستگە و بنکە و مەحەتەکان دوورخراونەتەوە. دوایەوە ئەو سندوقانەی کە گوێزرانەوە بریکار و نوێنەر و چاودێری هیچ شتانێکی لەگەڵ نەبووە. لەبەرەوە ئەوە جددیسانەوە بۆی ئێمە جێگەی پرسیارە و جێگەی گومانێکی زۆریشە بەڵام پێداگیری دەکەین لەسەر ئەوەی کە ئێمە سەر لەبەری پرۆسەکە ڕەت دەکەینەوە. حیزبەکان دەڵێن ئەو کودەتایی کە بەسەر پرۆسەی دەنگداندا کرا جگە لە زۆنی سەوز پەڵەیەکی ڕەشیشە بە نێوچەوانی حیزبەکەی زۆنی زەردەوە. لە ئێستادا داوای دووبارەکردنەوەی پرۆسەی هەڵبژاردن لەسەر جەم پارێزگاکان دەکرێت و ئەنجامەکانی ئێستا قبول ناکرێت. بە زووترین کاتیش وەفدێکی سیاسی و پەرلەمانی کە لەو شەش حیزبە پێکاتون سەردانی بەغدا دەکەن و ڕێکارە یاساییەکان دەگرنە بەر لە بەرامبەر ئەو ساختەکاری و تەزویرانەی ئەنجام دراوە. ڕەمی عوسمان کەناڵی ئاسمانی پێام سلێمانی. جارێکی تر سڵاوتان لەبێت بەڕێزان سوپاس بۆ میوانەکانمان کاک عەبدوڕەحمان بەخێر بێن سەرەتا لە بەڕێستانەوە دەست پێ بکەین. بەڕێستان پێشتر لە کۆمیسیۆنی عێراق پۆستان هەبوو و شارەزاشن لە بواری هەڵبژاردن چاودێری چەندین هەڵبژاردنتان کردووە. سەرنجی بەڕێستان لەسەر هەڵبژاردننی 12 ئایار لە هەرێمی کوردستان چی؟ بەڵێ
لە حقیقەتە ئەم هەڵبژاردننی کە ئێستا لە 12 مانگا کراوە هەندێک فەرقی هەیە هەر خۆی جیاوازی هەیە جیاوازەکان هەندێکی لە ڕووی یاساوە بۆ نمونە یاساکان هەندێشتی فەرز کردووە کە جاران نەبوو بۆ نمونە مەسەن جیاکردنەوەی دەنگەکان جاران بە قاسمی انتخابی بوو کە زۆر دەنگێوی سەتا بگەی بە ینی حزب سیاسەکان بگەن بە مەقعد بگەن بە کورسی بەڵام ئێستا بە تەریقی سانتلیگۆیە چەند سانتلیگۆش معدل کراوەتەوە واتە هەم دیسان حزبە گەورەکان تۆزێ دەستکاریان کردووە بۆ نمونە مەسەن سانتلیگۆ هەر نەتیجەی هەر حزبێکی سیاسی تەقسیمەکرێ بە 1 بە 3 بە 5 بەڵام ئێستا کە کردویانتە معدل تەقسیمەکرێ بەسەر 1.7 3 5 ئەم حوتی کە بۆ زیادکردوەکو پوینت لە ساڵحی حزبە گەورەکاندا هەندێک هەرچەند ئێستاش هەر لە ساڵی حزب بچووکەکان ناگە بە شوێکی عام تەماشای بکەین بۆ ئەمەیەکێکە لە گۆڕانکاریەکان گۆڕانکاری دووەمەوە بوو کە ئەبواە ئەو کەسەی کە تەقدیمەکە بۆ ئەو ئەچێتە پرۆسەکەەوە خەریجی جامعە بێت چەند بەم دواییشە هینێکرا لە 120 خەریجی عدادی و ئەوانش قبوڵەکرێ ئەوەی چێتر بوو لە عینەکان ئێمە بەنسبەت کەرکووکەوە هەندێک گۆڕانکاری تر هەبوو مەسەن جاران دەسڵاتی کوردی لە کەرکووکە بوو ئێستا دەسڵاتدارەکە دەسڵاتی عێراقیە با بڵێن دەسڵاتی مەرکەزە ئەوە بەنسبەت ئێمەوە فەرقێکی هەیە جگە لەمانە خۆی بە شکلێکی عام خەڵک تۆزێ تووشی مەلەل بوو ئیقبال نەبوو لەسەر هەڵبژاردن من بڕواناکەم پرۆسەیەک هەبوو بێ لە 2005 و لە 2002 و لە 2013 بەدووە وەکو ئەم یعنی ئەمە کە چوارەمە وەکو ئەم پرۆسەیە خەڵک تووشی مەلەل بوو خۆ زۆر خەڵکی ئیقبالی نەبوو لەسەر هەڵبژاردن بەداخۆم ئەوشگەرەوە بوون بەڕێزت پێشتر بەرپرس بووی لە کۆمیسیۆنی عێراق و چاودێری هەڵبژاردنەکانتان کردووە لە ڕووی نێزەهاتەوە سەرنجتان چی بوو لەسەر ئەم هەڵبژاردنە یعنی هەندێکیان پێیان وایە ئەمە خراپترین و پیسترین هەڵبژاردنە کە لە عێراقە کرابێت لەو چوار هەڵبژاردنێک کە لە 2023 ئەنجام درراوە خۆی سەرەتا وا پێشبینیەکرا ئەلاساسەمە بە ئەلکترۆنی کراوە ڕەنگە ئەم جارە لە هەموو جارەکان تر باشتر بێ بەڵام من هەرو کاتە زۆر گەشتبین نەبووم لەسەر ئەم مۆزوعە کاتێک پرۆسی هەڵبژاردن چاکە بێ کە پرۆسەکە بەدەستێکی ئەمینەوە بە دەستێکی ناحزبیەوە بێ من بەداخۆم چ لە کوردستان و چ لە عێراقا هەردوو کۆمسیۆنەکە کۆمسیۆنی حزبین هەر بۆیە ئەمەیەکێکە لەو علامەتی استیفامانەی کە لەسەرەتی کۆمسیۆنش کە حزبی بوو بە تاکید لە ئەو لایەنەی کە لایەنە حزبیانەی کە تایە بەلای خوانە ڕایکێشن جنا بۆچی حزبیە نێرن بۆچی کەسێکی بەلایەن نانێرن خۆی لە ئەسڵیشە هەر کۆمسیۆنی باڵا هەڵبژاردننی کۆمیسارەکان یعنی واتە مفۆزەکان لە ڕێگای کتەبی سیاسی لە پەرلەمانەوە بە تاکید دەمە خۆی لە خۆیان نەتیجەکەی دیارە کە ئەبێتە حزبی بۆیە هەر بە شکلێکی ئام پرۆسەکە زۆر ینی بابرێن ئەوە نەبوو هەر جارانی شوها بوو بەڵام یەکەم جار کە پێڵێن کۆمسیۆنی برێمەر بابڕین ئەوەی کە هێشتا نەبوو بۆ وەتەنی هێشتا قانونی عێراقی بەسەرهین نەکرد باشترین کۆمسیۆن بوو لەبەرەوەی هەڵبژاردنەکە ئەساسی حزبی نەبوو لە 2007 کە تشکیل کرا دووەمجا هەندێک باش بوو دوای لە 2000 هێواش ئەو کۆمسیۆنە زیاتر حزبە سیاسیەکان هەیمەنیان کرد بەسەرا و خراپ بوو ئەم پرۆسەیە بەڕاستی پرۆسەیەکی زۆر ئەو تۆ باش نەبوو لەبەرەوەی ئەوڵەکانی چی بوون بۆ نمونە ئەم پرۆسی هەڵبژاردنەکە پرۆسێکی باش نەبوو سەرەتا هەروەکو بە هین سەیریکەین ئەم جیهازەی کە هاتبوو تە دیار بوو تەدی بشتی وای لەسەر نەکرابوو خەڵکی زۆر تاخیرە کرد کە کاتێ چوو بۆ دەنگدان ئەوەیشی بوو لەوانە دووەم شت من تەسەورەکەم ئەم مەسەلە ئەلکترۆنیا ئەمانی کە بەکارهێنانی ئەلکترۆنیات و ئەوەی کە هەیە هەندێک سلبیاتی خۆی هەیە مەسەن بۆ هاکردن بۆ بەرمەجەکردن بۆ کۆمەڵشتی لەو بابەتە دیار بوو ئەم جارە کە حزب سیاسیەکان زۆربەی زۆری حزب سیاسیەکان ئەمەیان بەدڵ نەبوو دیارە هەندێک دەستکاری کراوە بۆیە باش نەبوو من حتا لە تەختیەی مراقبەی انتخاباتە کە من مراقبەی انتخابات لە چەند ڕوویەکەوە بێ حزب سیاسیەکان مراقبیانەیە کە پیاڵن بریکاری قواری سیاسی کۆمەلگای مەدەنی بەخراوە مەدەنیەکان بەشداریەکەن بۆکو مراقب بۆکەوەی کە هەڵێ سنگێن پرۆسەکە دوایی چاودێرە نێودوڵەتەکانیش هەردیان ئەیکەن جگە لە علامیش مەسەرەن و کۆمسیۆنش خۆی کەندێک کارڕایی و هەندێک ئیجراعاتی خۆی هەیە کە پرۆسەکە بەهێزەکان من لە کۆی ئەمانە هەر هەمووی ئەبینم ئەم جارە لاواسترین پرۆسە بوو کە کراوە لە سپاسەکەم دواتەگەرم لای بەڕێز دەگەر بچین هەورێ لای کاک دکتۆر ڕعەت کاک دکتۆر زۆر سپاس بۆ بەشداریتان لە بەرنامەکەماندا بە بۆ چوونیەوە ئەوەی کە لە دوێنێ ڕوویدا لە ساختەکاری بەڕێستان چی ناوەنێن ئەو پرۆسە تەزویری کە لە دوێنێ ڕوویدا لە دزینی دەنگی خەڵک
سڵاوی خوای گەورە لە ئێوە و لە میوانە بەڕێزەکە و لە گشت بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام بێت. بەڕاستی ئەوەی کەوا زۆر ئەگەر بە کورتی و بە یەک زاراوە بتوانین پێناسەی ئەو ڕووداوانەی دوێنێ بکەین ئەو ساختەکارانیان دوێنێ ئەوەیە کەوا دەتوانین بڵین کودەتایەک بوو لەسەر دەنگدەر کودەتایەک بوو لەسەر دەنجی زوڵالی خەڵکی هەروەها گاڵتەجاریەکی سیاسی بوو کەوا بە خەڵک بە حزبەکان کرا ئەوە بوو دەتوانین بڵین سوکایەتیشیش بوو بە مرۆڤایەتی مرۆڤبوونی خەڵکی هەرێمی کوردستان و عێراقش بەگشتی. بەڕاستی ئێمە تێبینیم ئەوەیەکەوە ئەو هەڵبژاردنە تەنانەت هەڵبژاردنەکانی پێشووتریش هەروەها ئەو هەڵبژاردنانی ئەگەر بە هەمان بار ئەنجام بدرێ ئەوەیەکەوە دادوەری ئینتیخابی دادوەری هەڵبژاردننی تێدا نییە. دادوەری هەڵبژاردن بەمانەی ئەوەیەکەوە هەموو حزبەکان لە یەک ئازدا بەرامبەر دەوڵەت و حکوومەت و دامەزراوەکانی نزیکی و دووریان وەکو یەک بێ. بەڵام ئێمە لە هەرێمی کوردستان بەتایبەتی تر لە هەرێمی کوردستان لە هەردوو زۆنی سەوز و زەرد ئەو دادوەری ئینتیخابی و هەڵبژاردنێ نابینین لەبەر ئەوەی هێزی چەکداری و هێزی ئەمنی و ئاسایش و دەستگای زانیاری و پاراستن ئەوانە سەر بە حزبەکانن بەڵکو جاریوا بەکار دێنێن زۆر بەکار دێنێن دژی نارە سیاسەکانیان ململانەی سیاسیان پێگلا دەکەنەوە کەواتە چۆن دەتوانی بچیتە ناو هەڵبژاردنێکی شەفاف و ڕوون بتانی دەنجی دەنگدەرەکەت بە تەواوی مسۆگەر بکەیت لە بەرامبەر هێزێک و حزبێک کەوا هەموو دامودەستگا ئەمنی و ئاسایشی و مخابراتەکانی لە پشت بێ هەروە چەکدار عسکەریەکانیشی لە پشت بێ. ئێمە لە هەرێمی کوردستان نەک سوپایەکی یەکگرتومان نییە بەڵکو سوپای حزبیشمان نییە جاری وایە هە لە ناو خودی حزبێکدا ئەو سوپا و لیوا و هێزانە سەر بە چەند کەس و چەند بەرپرسێکن بۆیە دەڵێ لیوای فلان و هێزی فلان کەواتە لەو ڕۆوە هیچ دادوەری هەڵبژاردن نییە لە نێوان یەکگرتو کۆمەڵ هاوپەیمانی گۆڕان یەکێتی پارتی لەبەر ئەوانە هێزی چەکدار و هێزی ئاسایش و ئەمنیان هەیە. ئێمە بچین بۆی بچین هەر هەڵبژاردنێشی شەفاف و کەوا نەتیجەکە و ئەنجامەکەی ڕاستە و خۆ ڕنگدانەوەی فکری سیاسی خەڵک بێت پێویستمان بۆ یەکەوە ئەو دادوەریە جێبەجێ بکەین. خاڵشترەوەیەکەوە هەرچی پۆست و هەرچی بەڕێوەبەرە گشتی و هەروەها بەڕێوەبەرەکانی وەزارەت و فەرمانکان و پارێزگەکان سیر دەکەین هەمووی یان یەکێتیان پارتیە لە زۆنی سەوز یەکێتیە لە زۆنی زەرد پارتیە. ئەوە چۆن دەتوانێت دادوەری هەڵبژاردن هەبێت لە نێوان ئەو حیزبانێکەوە بە هیچ شێوەیەک پشتیان نییە یان هاوڵاتیش سادا هاوڵاتیش سادەکەەوە هیچ پشتی نیە لەو پۆستانە ئەو پۆستانەش بەکار دێهێنرێن لە ڕۆژی هەڵبژاردن پێش هەڵبژاردنیش بە فشار خستنە سەریان و هەروە تهدیدکردن و ڕەشەکردنیان یان پێدانی امتیازات و پارۆپول و ڕەشوە و بەرتیل. ئەوە خاڵێشتێکەوە دادوەری هەڵبژاردن نییە لە هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستان بە تایبەت لە عێراق تاڕادەیەک دەتوانین بڵین موسسات دروست بووە دەوڵەت دروست بووە بەڵام لە هەرێمی کوردستان بە هیچ شێوەیەک موسسات و دامەزراوە وجودی نییە ئەوەی هەیەکەوە حزب و بنەماڵێ و کەسەکان بەڕێوێ دەبن. خاڵشترەوەیەکەوە بەڕاستی دادوەری نەبوونی دادوەری هەڵبژاردن لە پارە و پول و سەرۆت و سامانی ئەو وڵاتە ئێستا سەرۆت و سامانی ئەو وڵاتە تەنها لە دەست دوو حزبن لە دەست دوو بنەماڵەنە تەنانەت موچەی کەوا مستحقی فەرمانبەرانە لە هەرێمی کوردستان ئەو پێشمەرگەیکەوە ئەو چەکدارێکەوە ئێستا تەزویر و ساختەشی بۆ دەکا ڕاتبوو معاشەکەی موچەی ئەویشی بڕیوە کەواتە هەرچی پارە و پول و سەرۆت و سامانیشە لە دەست ئەو دوو حزبە لە دەست ئەو دوو بنەماڵەیە لە دەست حزبەکانی تر نییە کەواتە ئێمە ئەگەر بمانوی هەڵبژاردن ئێمە لە بەبیرم دێ تەنانەت لە بەرنامەکەی بەڕێزشتان نزیکەی پێش 6 مانگ زۆر داکۆچیمان لەوە کردکەوە پێویستە دادوەری هەڵبژاردن هەبێ پێش چونە ناو هەڵبژاردنێک هەر هەڵبژاردنێک لەبەرەوەی نەتیجەکەی دوایی دەتواندرێ بگۆڕدرێ ئەوەی ئێستاکەوا ڕووی داوە کارێکی زۆر ئاساییە لەبەرەوەی پارە و پولیان هەیە دەسەڵاتیان هەیە هێزی چەکداریان هەیە هێزی ئەمنی و ئاسایش و مخابرات و پاراستن و زانیاریان هەیە دەتوانن بە هەر شێوازێک بێ دەنگەکان بگۆڕن بەڵام ئەوە نابێ وامان لێ بکەکەوە لە خەباتی مەدەنی و هەڵبژاردن و کاری سیاسی پاشگەز بینەوە و دەبێت هەردەم بەردەوامین لەبەرەوەی زۆربەی گۆڕانکاریەکان هەر بۆ شێوازە کراوە نابێ بیر لەوە بکرێتەوە خاڵش زۆر گرنگکەیەکەوە هەر لە راپۆرتی ڕێکخراوی شەفافەتی نێودەوڵەتی لە ساڵی پار ئیشارەتی باوەدا ئاماژە بەوە کردوکەوە زۆربەی ئەو وڵاتانێکەوە دیکتاتۆرەکان بە ڕێوان دەبان و دەستا و دەستکردنی دەسەڵات نییە گەنجەکانی تەنها ڕێگەیەک بۆ ئەوی بتوانن تعبیر لە ناڕزایەکانی خۆیان بکەن و هەروە هەوڵدانی گۆڕانی واقعی سیاسی بکەن دەستیان داوتە توند و تیر.
توندوتیژی و چەکداری و هەروەها بەرەنگاربوونەوەی ئەو حکوومەت و ئەو دەسەڵاتانە کەواتە ئەوەش خەتەرێکی زۆر گرنگە پێویستە ئاگداری بین لە داهاتوودا ئەگەر هەرێمی کوردستان بەرەو پرۆسەیەکی دیموکراتی ڕاستەقینە نەچێت هەروەها دەستا و دەستکردنی دەسەڵات نەچێت ئێمە لەو باوەڕداینەکەوە لە ڕۆژانی داهاتوو لە ساڵانی داهاتوو حرەکەیەک و جموزۆلێکی لەوانەیە سەربازی دروست بێ ئەوەکەوە توندوتیژی لێ دەکەوێتەوە کەوا زەروزیان بە هەموو لایەک دەگەێنێ. بەڵێ کاوی تۆ سەبارەت بەوەی کە ئەو هێزانی کە پەنان بۆ مثلەن دزینی دەنگی خەڵک بردووە دەلالەتە لە چی دەلالەتە لە ئیفلاس بوونیان چووکە پێشتر باز دەوەکە کە مەسەلەی دزینی داهات بوو ئەم جارە هاتووە بۆ دزینی دەنگی خەڵک. بەڵێ ئێمە پێشتر ئاماژەمان بۆ کردووەکەوە ئێستا لە ڕووی جەماوەریەوە ئەو دوو حزبی دەسەڵاتە تەواو تووشی ئیفلاسی هاتوون بەڵام جگەلەوەی کەەوە ئەو هەم پارە و پول و دەسەڵاتیان لە دەستا پۆستیان لە دەستا هێزی چەکداریان لە دەستا هێزی ئاساییشان لە دەستا بەڵام لەگەڵ ئەوەشدا خەڵک ئێستا تەواو تێگەیشتووەکەوە ئەگەر ئەوانە لەسەر حکم بمێنن نەک دەبێتە قەیرانی دارایی و قەیرانی نیشتیمانی بەڵکو دەبێتە قەیرانی مرۆیی ئێستا ئەوانە مامەڵەیەکی کۆیلانە لەگەڵ خەڵکی خۆیان و لەگەڵ جەماوەری کوردستان لەگەڵ وڵاتیان دەکەن ئەوەیەکەوە من پارە و پولت پێ دەبەخشم دەبێت دەنگم بدەیتێ کەواتە ئەوە خودی خۆی دیلالت لەوەیەکەوە ئەو دوو حزبە ئیفلاسی تەواویان هێنا هیچ ڕێگەی چارێکیان نەماوەکەوە لەسەر حکم ببێنن لە ڕێگەی شەرعی و لە ڕێگەی دیموکراتی لە ڕێگەی هەڵبژاردن پەنا دەبەنە بەر ساختە و هاکردن و هەروەها بەرمەزەکردن و گۆڕینی نەتیجە و ئەنجامی هەڵبژاردنەکانە. بەڵێ سپاس دەکەم کاک عەبدوڕەحمان سەبارەت بەوەی کە پێتان وایە کە سیستەمێک ئەلکترۆنیکە پێشتر بەرپرسانی کۆمیسیۆن دەیانوت ساختەکاری ناکرێ هاکراوە یاخود چۆن ئەوەندی کێوە ئاگادار بن کە پێشتریش چاودێری هەڵبژاردنەکانتان کردووە. ئێمە تەبعاً سەرەتا هەموو کەسێ گەشتبین بوو یا بەڕاستی زۆر دڵخۆش بوو بۆی ئەلکترۆنی بکرێت کەمەکاتەوە لە مۆزوعی خروقات و تەزویر و ئەمانە بەڵام بەداخەوەم شتەکەەوە دەرکەوت بە ئەلکترۆنیەکە ڕەنگە بەلێ شاو ئەم جارە کرابێ ئەگەر هەر یەدەوەکە بواە باشتر بوو هەچەند هەر ئەو کاتێشە کرا بەڵام ئەو کات بۆ ڕێژەی ئێستا نەبوو ئەم جارە زیاتر بەتاکید ساختەکاری کراوە بەتاکید لە ڕێم سیستەمەوە بەتاکید کراوە بڵێ جگەلەوەی وەکو مامۆستا ڕەعەد ئیشارەی پێدا ینی ئەبێ بنەما سەرێکیەکانی هەڵبژاردن ئەوەیە کە عەدالەتی تیابێ عەدالەت لە چییە؟ عەدالەت حتا لە سەرفا لە سەقفی ئەو ئەنفاقی کە سەرفەکەی بۆ هەڵبژاردن بەڵام لای ئێمە بینین تەبعاً حزبی سیاسی وا هەیەونە دەوڵەمەنە تەختەی هەموو بازار و لە ڕیکلام و لە هینا کراوە جگە لەوە کڕینی زەمیری خەڵک ئەمانە بەمەش نەوەستانم جارە وای لێ هات چون تەزویری ئەویان کرد کە بەرمەجەی جیازەکان کراوە پێچێ دەنگی حیزبەکانی تر ڕۆشت بێ پێ دوای پێشتر ئەمە کراوەنی ڕۆژێک پێش هەڵبژاردن من گومانیەوە هەیە بۆ نمونە ڕۆژێک پێش هەڵبژاردن ئەم نەتیجانە ڕۆژێک یا چەند ڕۆژێک یا هەر کاتێک من ئەوەیان نازانم کەچی بەڵام ئەوەی کە هەیە وا دیارە چکە هەموو حزب سیاسەکانی ساتۆرەوە کەرکک تەماشاکە حزب عەرەبیەکان حزب تورکمانیەکان حزب کوردیەکانی تر بە هاوپەیمانی بە کۆمەڵ بە گۆڕان هەر هەمووی ناڕازیە بە شوعی ئەوەکانی تر هەر هەمویان ناڕازین و مەجگە لە نتۆەکانی تر ناڕازین لەو دەرەنجامەواتە ئەم دەرەنجامێکە دیارە کە جێگای ڕەزامەندی خەڵک نییە با ئێمامەژە بە شتێکی کەش بکەینەوە شەوەیە هەر هەڵبژاردنێک ئاسەوارێکی هەیە لەسەر داهاتووی خۆی بۆ نمونە ئەگەر هەڵبژاردنێکی پاک و بێگرد بێ بە تاکید ئاسەوارەکەی ئیجابیە بێ ئەرێنێ بێ بەڵام بەعکسی شەوە زۆر ڕاستە ئەمە کاریگەری هەیە بەسەر ئاشتەوایی سیاسی و ئاشتەوایی کۆمەڵایەتی و هەموو ئاشتەوایەکان ئێستا بە دواوە خەڵک سێقەیشی نام بە دیموکراسیش بە مافی مرۆڤش بە هەر هەمووی ئەمانە مرۆڤێک کە دەنگەدا بەلایەنێک ژێر متمانەیە بەڵام کە خیانەت دەکرێت لەوە دەنگەکەی ئەدرێ بەلایەنێکی تر ئەمەیەکە لە پێشێلترین مافی مرۆڤ بەڕاستی لە لایەکی تریشەوە لەگەڵ ئەوەی خۆی لە خۆیان دزینی ئەوەیە و دیسان بڕواش نامێنێ بە پرۆسی دیموکراسیەت خەڵک ئیخباری نامێنێ من تەسەوڕم وایە ئێستا مەسەن بۆ نمونە لە کەرکووکاوەکو باسەکەن 45% خەڵک دەنگی داوە لەسەر ئاستی عێراق 44% خەڵکی داوە ئەمە
ئەمە نەتیجەیە ئەمە دەرەنجامی ئەو هەسوو کەوتانەیە کام حزب سیاسیانە چ لە کوردستان و چ لە عێراق کردویانە وای لێ هاتووە خەڵک بڕوای نەماوە بە پرۆسەی سیاسی بڕوای نەماوە بە هەڵبژاردن بڕوای نەماوە بە ئاڵگۆڕکردنی دەسەڵات هەڵێن ئەو وەجهانەیە هەر ئەوەیە کە ئەوەیە ناگۆڕێ کەواتە من بۆ بچم بۆ هەڵبژاردن ئەمە قەناعەتە لای خەڵک پیا بووە ئەمەم قەناعەتە زۆر خەتەرە بەڕاستی خەتەرە ئاسەواری تریشی هەیە ئاسەواری ئەو تۆی ئەبێ من تەسەورەکەم هەر ئەم پێشلکاریانی ئەم جارە بە 10 ساڵی کە چاک نابێتەوە جارێ من تەسەوارێکی بوونم لە ڕووی سیاسی و لە ڕووی سیاسیەوە جارێ حزب سیاسیەکان لە ناوێکە جۆرێک لە بەدگومانی لە نێوانیانە پەیدا بێ کە خۆشی ئەسڵەن هەیە بەڵام ئەمە قوڵترێکاتەوە برینەکان قوڵترەکاتەوە لە لایەکی ترەوە ئاسەواری کۆمەڵایەتیشی هەیە مەسەن بۆ نمونە چەند ینی کەسێک سەر بە حزبێکی سیاسیە یەکێکی تر سەر بە حزبێکی سیاسی ترە ئەوەی کە زوڵمی کردووە ئەم لێرەوە خۆی لە خۆیان خۆشی ناوێ شتی تر پیا بێ بەرامبەر ئەمەشیان کاریگەری ئەمەش هەیە کاریگەری ترشی هەیە ینی حتا ئەو کەسە لە کارگەکانە لە شوێنەکانی ترە فێری ئەو کەسش فێری ئەوە بێ کە دڵسۆز نەبێ بۆ ئیشەکەی چکە بڕای بەوە نییە کە حکمیەکە بڕای بەوە نییە کە ینی ئەمە ئاسەواری زۆر خەتەری هەیە بۆ سەر کۆمەلگا بەڕاستی ئەو ئاسەوارانە ئەمێنێتەوە من تەسەورەکەم لە 4 ساڵی داهاتووە ئەگەر وەها بێ ئەگەر سەقافەتێک بڵاو نەکرێتەوە کە دیموکراسیت پەیوەندی نییە بە هەڵسو کەوتی حزبە بابێن دەنگ دزەکانەوە ئەو حیزبانەی کە هەر هەوڵی ئەوادن پێشێلکاری بکەن من تەسەورەکەم ئیقبال لەسەر بژاردن ئەگەر ئێستا 45 بۆ نمونە لە کەرکوک 45% ئەم 45% ڕەنگە زۆرتر دابەزێ لەو حاڵەتە تەبان کە چەندێ بەشداری کەم بێ لە هەڵبژاردن دیسان سەختەکاریەکە زۆرترە بێ و دیسان خەڵک وای لێ دێ پەنا ینی ئەمە پەیوەندیە حتا بە مەسەلەی یاسا پەنابردن بۆ یاسا و پەنابردن بۆ هێز بۆ شتی تر ئەمانە وا لە خەڵکەکە وای لێکە نابێت بە تاچێک کە خزمەتی کۆمەڵەکەی بکە ئەبێ بە تاچێکی ئەو تۆ کە ساڵح نییە بۆ کۆمەڵ ینی وهای لێ دێ کە کاریگەری خراپیە بەسەر کۆمەلگایە بەڕاستی ئەمانە هەمووی تربیەیە هەمووی پەروەردەیە ینی خۆی لە خۆیان پرۆسی دیموکراتی خۆی لە خۆیان پەروەردەیە بەڵام پەروەردەکە ئەگەر بە پێچەوانش بێ ئەوە کاریگەری خراپێ بێت سپاس دەکەم کاکتۆر سەبارەت بە چارەنووسی و هێزانەی کە بە بۆ چوونیەوە چارنووسیان چی دەبێوانەی کە بۆ مانەوە لە حکومڕانی پەنا بۆ ساختەکاری دەبن پێتان وایە تاکەی مەسەلەن ئەو هێزانەی کە دەتوانن درێژە بە حکومڕانێتی خۆیان بدەن بەم شێوەی ئەوەی کە ئێستا لە کوردستان دەگوزەرێ بەڵێ بەڕاستی ئەوەی سەیری مێژووی هەر نزیک بکە نەک دوور ئەوە لە ڕژێمەکانی تونسە هەروەها ڕژێمی لیبیایە هەروەها لە مسرە ئەوانە زۆربەی هەر زۆری ئەو وڵاتانێکەوە شۆڕش و ڕاپەڕین تێدا ئەنجام درراوە وایە دەگەینە قۆناغێکەوە خەڵک بێ ئومێد و بێهیوا دەبێت وای لێ دێکەوە خەڵک گەنجەکان سەری خۆیاڵ دەگرێت بەرەو هەندەران دەڕۆن یان خەڵکانێکەوە وای لێ دێ بە وەکو پێویست ئیش و کارەکانی ڕۆژانەی خۆشی بەڕێوە نەبات و لە فەرمانکان و تووشی بەرتیل خواردن و تووشی کەمتەرخەمی دێن هەروەها وای لێ دێکەوە تیرۆر و تۆقان و توندوتیژی بڵاو دەبێتەوە بەڵام لە کۆتایی لە ئەنجامی کۆتایی وای لێ دێکەوە ناڕەزاییەکان زیاتر بن ئەو ناڕەزاییانە هەموو شۆڕشەکانی هەموو جیهان ئەوەیەکەوە پێناسەی شۆڕش و ڕاپەڕین کراوە بەوەیکەوە فعلێکە کردەیەکە ناتوانین تەوەقوعی بکەیت بۆیە بەڕاستی لەو باوەڕەدامە کەوە ئەگەر ئەو دوو دەسەڵات دوو حزبی دەسەڵاتدارە بەردەوام بن بە تایبەت ئێستا پێگەی جەماوەریشان لە نزیک سفرە ئەوە بەردەوام بن تەنها بەهێز و بە پارە هەوڵدن کەوە هەرچی دەسەڵاتی خۆیان بسەپێنن ئەوە لە ڕۆژێک لە ڕۆژدا خەڵکێک لی ڕادەپەڕێت و شۆڕش دەکات و ئەو کاتی نەپارە پولەکە و نهێز و سەگدارەکەیان بەقەڵچیان دێ ئەوە لەلایەک لەلایەش تریشەوەیەکەوە ئێمە هەرێمێکین وایە بەڵام سەر بە عێراقین سربەخۆنینە کەواتە ئەو ئەندام پەرلەمان و هەروە ئەو حزبە سیاسیانە دەتوانن لە ڕێی عێراقەوە تا ڕادێشی باش فشار و گوشارێکی باش بکەن بۆی بتوانین ئەو هەرێمی کوردستان بەرەبەرە لە ژێر چەپۆشی ئەو دوو حزبی دەسەڵاتدارە دەربهێنرێش ئەوەی لە ڕێی ئەوەیەکەوە بتوانین سامانە سروشتەکانیان لەدەست بێنن پارەپولەکانیان لەدەست دەربهێنین هەموو بکرێتە شوێنێکی مرکزی و هەروەها بتوانین لە ڕێگەی عێراقەوە ئەو پارەپول و موچە و هەروەها سەرۆت سامانەکان دابش بکرێت سەر خەڵکی کوردستان ڕاستەوخۆ نەک لە ژێر دەستی ئەوانە بێ هەروەها هەوڵ بدرێتەوە هەر بە جۆرەی دەستوری
عێراقیکەوە مادەی نۆ بەڕاشکاوانە باسی ئەوە دەکەوە هێزە چەکدارەکان هێزە عسکەریەکان پێویستە هێزی نیشتیمانی بن دوور بن لە کارتێکردنی حزبی و کاری حزبی و کاری سیاسی ئەوە پێویستە تەفعیل بکرێت و ئیشی بۆ بکرێت هەر لە یاسای حزبە کوردستانیەکانی ساڵی 1993 ژمارە 7 بەڕاشکاوانە باسکراوەکەوە حزبی سیاسی ناوی بە هیچ شێوەیەک مەکتەب عسکەری و هەروەها باڵی سەربازی هەبێت ئێمە تاکو ئێستا لە 93 ئەو یاسایە دەرچووە تاکو ئێستا 2010 ئەو یاسایە جێبەجێ نەکراوە دەبێت پێویستە بە فشاری مەدەنی بێ لە ڕێگەی دیبلۆماسی بێ لە ڕێگەی پەیوەندیە نێودەوڵەتەکان بێ پەیوەندی حزبەکان بێ پێویستە ئێمە بگەینە ئەو ڕایەکەوە ئەو هێزە چەکدارانە پێشمەرگە ئاسایش دەستگاکانی مخابرات و هەواڵگری زانیاری و پاراستن هەمووی ببێتە نیشتیمانی و لە چەپۆچی حزب دەربێنرێ ئەو کاتی کوردستان بەرەو شێوازێشتر بەرەو دیموکراتە بەرەو کرانەوە دەڕوات و دەتوانین وڵاتەکەش بەرەوە پێش بین بەڵام تاکو ئەو کاران نەکرێ بەڕاستی هەڵبژاردنەکانیش تا ڕادێک مانایەکی بەو شێوازە نامێنێ بەڵێ کاکتۆر ناوبڕێکمانەیە دواتر ئەگەڕێمەوە لای بەڕێستان بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێک و دەگەڕێنەوە وڵاتە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام تۆپ ئارت گروپی کۆمپانیەکانی نوێکار بۆ جوانکاری بیناسازی گروپی کۆمپانیەکانی نوێکار لە وەرزێکی نوێی کارکردنیدا هەڵدەستێت بە داشکاندنێکی بەرچاو بۆ سەرجەم مەوادی جوانکاری بیناسازی و پێداویستیەکانی هەمیشە تۆکمەی و جوانی و خێرایی لە پێشینەی کارەکانیەتی وە سەرجەم کارەکانی کۆمپانیای نوێکار زەمانی 10 ساڵی لەگەڵدایە لە سەرجەم پارێزگاکانی هەرێم کار دەکەین و گواستنەوە و بەستن بێ بەرامبەرە لە ئەزمموی کارەکانمان هەمیشە تۆکمەی و جوانیمان دڵنیاکەرەوە بۆ کڕیارانمان ناونیشان کەلار شەقامی سەرەکی لیوا بازار بەرامبەر مزگەوتی تەقوا گروپی کۆمپانیەکانی نوێکار کۆمپانیای دنیا دیکۆر بۆ هەموو کارێکی دیزاین و دیکۆرات کۆمپانیەکەمان ئامادەیە بۆ کاری دیزاین و نۆژەنکردنەوە و جێبەجێکردنی ڕووکاری دەرەوە و ناوەی بینا و پرۆژەکانتان با سوودوەرگرتن لە باشترین ستافی جێبەجێکار و با سەرپەرشتی ئەندازیاری شارەزا با بەکارهێنانی مەوادی سمنت بۆرد ئەسترۆپۆل سەقفی مەغریبی کاغەزی دیوار تەختەی ئەرزی سرێتیواڵ و چەندین دیکۆری تر لە ئێستادا دەتوانن زەویەکانتان ڕادستی ئێمە بکەن با کەمترین کات و بە باشترین کوالەتی کارەکانتان جێبەجێ دەکەین ناونیشان سلێمانی شەقامی مەلیک مەحموود بەرامبەر پارکی مەلیک مەحموود کۆمپانیای دنیا دیکۆر بۆ هەموو کارێکی دیزاین و دیکۆرات کۆمیلی نیشانی بەرزی کوالیتی و ڕەسەنایەتی لە بەرهەمهێنان بەرهەمەکانی کۆمیلی شامپۆی قژی کۆمیلی بە پێکاتە تایبەتەکەی هۆکارە بۆ بژانەوە و بریقەدارکردن و بەهێزکردنی ڕێگەکانی قژ جۆرەکانی شامپۆی قژ بۆ قژی ئاسایی و چەور و وشک و دژە کڕێش و قژی بخۆرکە بۆ یەکراو جۆرەکانی کلینەکسی تەڕی کۆمیلی بۆ بەکارهێنانی ڕۆژانە پاکەرەوەی لەش پاکەرەوەی ماکیاژ کە توانایەکی بەهێزی هەیە لە لابردی ماکیاژ و مادەی وەتەرپروفی ناو ماکیاژ بەبێ جێهێشتنی هیچ موادێکی زەیتی شامپۆی خۆشتن و دەستشتنی کۆمیلی پێست بۆن خۆش و نەرمەکە کرێمی دەست و دەموچاوی کۆمیلی لە 100% زەیتی زەیتونی سروشتی تیا بەکاراتوە پێستە وشک و زبرەکانی دەست و قاچ نەرم و زیندووە کاتەوە زۆرینەی بەرهەمەکانی کۆمیلی لە 100% زەیتی زەیتونی سروشتی تیا بەکاراتوە گۆڵدن ئای بریکاری سەرەکی بەرهەمەکانی کۆمیلی فانسینێت خێراترین هێڵی ئینتەرنێت بە داوەلۆندی بێسنوور ئێستا لە خزمەت کڕیاراندایە فانسینێت جۆرەها کارتی پڕکردنەوەی بۆ ئامادە کردوون کە سەرجەمیان داونلۆندیان بێ سنوورە بۆ ماڵ و شوێنە گشتیەکان کارتی 9000 دیناری بۆ ماوەی 1 هەفتە کارتی 7000 دیناری بۆ ماوەی 15 ڕۆژ کارتی 30000 دیناری بۆ ماوەی مانگێک کارتی 40000 دیناری بۆ ماوەی مانگێک و بە خێرایی زیاتر کە تایبەتە بە یاری ئۆنلاین هێڵی فانسینێت لە ڕێگەی ئامێرێکی تایبەت کە لە سەربان دادەنرێت وەردەگیرێت و لە ڕێگەی گێنەرێک بۆ ئامێری بڵاوکردنەوە لە ناو ماڵەکەت یان شوێنی کارەکەت کاری پێدەکرێت ژمارەی تەلەفۆن 0 224 75 74 یان 0 194 36 37 فانسینێت ئەزانن چیا ئەسپیڕەش سەرچاوی چێژە و ڕەونەقدار و گەش بەراکەت و خێر پێویستی ماڵە وەرن لای ئێمە بانە بن بێبەش برنج و ساوار شعری و چایە ماش و نیسک و نۆک ڕۆن و لۆبیایە ئەسپیڕەش تەنیا و بێوێنە و جیایە چی خواردن هەیە هەمووی مەلایە لێندە هەرزانە کەس نابێ
لێ بێبەش کوالێتی بەرز و تام و بۆنی خۆش بەرهەمە شازاکانی ئەسپی ڕەش بەرهەمە شازاکانی ئەسپی ڕەش بەرهەمەکانی گروپی ئەسپی ڕەش. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. سڵاوتان لەبێت بەڕێزان. کاک دکتۆر ئەگەر بگەرەمەوە لای بەڕێز سەبارەت بە دەستکاریکردنی ئەنجامی هەڵبژاردنەکان و کۆمەڵێک لایەن نیگەرانیان هەیە، پێت وایە دەبێت ئەم لایەنە چی بکەن بۆی ئەو دەنگە دزراوانەی کە دەسەڵات زیوێتی وەری بگرنەوە؟ بەڵێ خۆی بڕیار وایە ئەم شەو کاتژمێر 12 شەو ئەنجامەکانی هەڵبژاردننی بەرایی ئەلام بکرێ و ڕابگەێنرێ. ئێمە گرنگەکەوە لە دوای ڕاگەیانی ئەنجامە بەراییەکان سکاڵای یاسایی بدرێتە کۆمسیۆن، هەروەکو بە شێوازی یاسایەکان کاک عەبدوڕەحمان شارەزای باشتر بێ لەوانەیە باشتر بتوانێت شی بکاتەوە. بەڵام لە ڕووی سیاسیەوە چاکە و حیزبانە بە هیچ شێوەیەک ڕازی نەبن بەو ئەنجامانێت چکە و ئەنجامان ئەگەر ڕازی بن کەواتە تەسلیم بوونە ئەو کاتی ڕوحی بەرەنگاری و مقاومە لەناو خەڵکیش نامێنێتەوە، ئەو کاتی ئەو زەماوەڕ و شعبیەت و هەروەها توانیتان ئەو خەڵکە کۆبکەنەوە ئەوەش لەدەست دەدەن. بۆیە بە هیچ شێوەیەک نابی بە ئەنجامەکانی ئەو ئەنجامە ساختەکاری ڕازی بن. خاڵ یەکەم دوو سکاڵەکانیان پێشکەش بکەن، سێم لەو باوەڕدانیمە بتوانرێ هەڵبژاردنێشتر ئەنجام بدرێتەوە. بۆیەوە لەبەرەوەی هەندێک کێشەی دەستوری دێتە ناوی، پاشانیش بە حکمی ئەوەی کەوا ئێستا لە ئەنجام بەرایەکان وا دەنگۆی واهەیەکەوە لیستەکەی حەیدەر عەبادی سەرکەوتووە ژمارەیەکی بەدەستێناوە، لیستەکەی مالیچی کەوا منافسی ژمارە چوارەمی تەرتیب و پۆلێنی چوارەمی بەدەستکەوتووە، کەواتە زەحمەت و لەوانەیە کەمێک قورس بێ ئەنجامی گشت هەڵبژاردنەکە ئیلغا بکرێتەوە، پوچەڵ بکرێتەوە، هەڵبژاردنێشتر بکرێت. بەڵام گرنگ ئەوەیەکەوە داکۆچی لەوە بکرێتکەوە ئەو سندوقانە جارشتر بەدەستی هەژمار بکرێتەوە، بە تایبەتی ئەو سندوقانی کەوا دەستکاری نەکراون. هەر سندوقێکیش دەستکاری کراوێ پێویستە پوچەڵ بکرێتەوە، لەبەرەوەی دەستی ئەمین نەماون. ئێستا نزیکەی ئەوە 24 ساعاتە لە دەستی ئەمین نەما، نەدەستە ئەندامانی فەرمانبەرەکانی کۆمسیۆن ماوە، هەروەها نە چاودێرانی حیزبەکان ئاگاداری ئەو سندوقانە. ئەگەر حیزبێک بتوانێت ئەو داتایانە بگۆڕێت و بەرمەزەکانی بگۆڕێت یا هاک سیستەمەکە هاک بکە، کەواتە زۆر بە ئاسانیتر دەتوانێت سندوقەکان بگۆڕێت و ناوەڕۆکانی بگۆڕێت. بۆیە پێویستە هەر سندوقێک دەستکاری کرابێ پوچەڵ بکرێتەوە، تەنانەت بەست ئەو سندوقانە کاریان لەسەر بکرێ و هەژمار بکرێنەوە بەدەستکەوە دەستکاری نەکراون. بەڵێ بەڵام پێ دوایە ئێستا بۆ نمونە ئایا سندوقەکان کە بەرە زووتر لە دەستێکی ئەمیندا نین، ینی دووبارە جیاکردنەوەی دەنگەکان چارەسەر بێت لە کاتێکە لە دەستێکی ئەمیندا نەبن ئەو سندوقانە؟ بەڵێ هەروەکو باسم کرد لە ڕووی تەکنیشیەوە دەبێت خەڵکی پسپۆر بێت بزانە ئەو سندوقانە دەستکاری کراون یان نەکراون. هەر سندوقێک دەستکاری کراوە پێویستە پوچەڵ بکرێتەوە، ئەوەی دەستکاری نەکراوە ئەوە بکرێتە ئەساسێک و بناغەیەک بۆ گشت ژماردنی ئەو دەنگانە. ئەوەیەکەوە مقارن دەکرێت. ئەگەر هاتوو نمونونەکان زۆربەی هەرە زۆریان جیاواز بوون لەگەڵ ئەو لیستێکەوە دراوەتە حیزبەکان بە فەرمی، ئەوە ئەو کاتی دەتوانێت لە ڕێگەی محکەمەی دەستوریەوە ئەو هەڵبژاردنە بە تەواوی ئیلغا بکرێتەوە، پوچەڵ بکرێتەوە، هەڵبژاردنێش تازە ئەنجام بدرێت. بۆیە گرنگە کەوا ئێستا کار لەسەر ئەوە بکرێتەوە بتوانن پێکەوە بە هەمەنجی لەگەڵ کۆمسیۆن، هەروەها لەگەڵ ئەو حیزبانێکەوە دەستیان نەبووە لەو ساختەی لە ڕێی بەغداوە بتوانن ئەو سندوقانە بە ئەمینی بمینێتەوە، پاشانیش دووبارە هەژماری دەستی بۆ بکرێتەوە. بەڵێ سوپاس دەکەم کاک عەبدوڕەحمان سەبارەت بە ئەو تەزویر، ینی تەنها لە ئەو کێشەیە لە هەرێمی کوردستانە دروست بووە بۆ نمونە لەگەڵ کەرکووک یاخود لە ناوچەکانی تر لە ناوەڕاست و باشووری عێراقی ژەم کێشەیە هەیە؟ من بە پێی و معلوماتی کە لای منە ئەو مەشاکلانی کە هەیە لە هەرێم و ناوچە دابڕاوەکان هەیە و بە تایبەتی کەرکووک
و پارێزگاکانی هەرێمی کوردستان هەیە من پەیوەندیم لەگەڵ بەغایە هەیە لەگەڵ کۆمسیۆنە هەیە کەسی نەیوتووە کە مەسەن لە جنوب باشتێکی وایە حاڵاتی وا هەیە ئەگەر هەیە نەک نییە بەڵام بۆ ڕێژەیە نییە بۆ ڕێژەیە نییە کە ئێستا لای ئێمە هەیە بەداخەوەم ینی لێرە خروقات زۆرە لێرە وای لێ هاتووەی تر نازانم دیارە لای ئێمە بڕیان بە هیچ شتێک نەماوە تەنها بە تەزویر و بە سەختەکاری و بۆ هەینەیە ینی بەداخەوەم کەوایە بەڵام ئەوە حقیقەت باشە بەس بۆ لایەنەکان دەتوانن چی بکەن بۆ نمونە بەتایبەتی لە ڕووی یاساییەوە بەڕێز پێش لە کۆمیسیۆن تۆمارکردنی سکاڵا نەتیجەی دەبێت ینی چی بکەن ئەو لایەنانی کە پێیان وایە دەنگەکانیان دزراوە وەڵام من یەک نمونەی 2010ەوە لە 2010 دەوڵەتی قانون سکاڵای تەقدیم کرد بۆ مەجلیسی مفەوەزین کە باڵاترین دەسەڵاتی ناو کۆمسیۆنە مەجلیس نەیکرد دوایی چوو تاعنی کرد لە هەیەیەکی قەزایی پێک دێ لە کاتی هەڵبژاردنە مفەوەزیە یا بابرین کۆمسیۆن بە شکلێکی عام هەر سێ دەسەڵاتەکەی تایە دەسەڵاتێکی تایە کە تەنفیزەکە دەسەڵاتی تایە کە تەشریعەکە و ئێستا دەوری قەزاشە بینی چەندەوە ڕەنگە مخالفە بێ کە مەجلیسی مفەوەزینە دەسەڵاتێکی ترشی تایە دادوەریە ینی بابرین دەسەڵاتی وایە ئەوش لە محکەمەی تەمیزەوە سێ حاکم تەرخانەکرێ بۆ شکلێکی کاتی بۆ کاتی هەڵبژاردن بۆی حەسمی نزاعاتکە لە نێوان حزبە سیاسیەکان و کۆمسیۆن یا لە نێوان حزبە سیاسیەکان خۆیان بۆیە ئێستا ئەتوانرێ پەنا ببرێتە بەر ئەو هەیە قەزاییە ئەگەر مەجلیسی مفەوەزین قرارەکەی لە ساڵحی ئەمانە نەبێت کە تاعنیان کردووە و حزبە سیاسیانە نەبێت کە تاعنی کردووە ئەتوانن بچن تانە بدەن لە قرارەکەی مەجلیسی مفەوەزین لەکوێ لە هەیە قەزایەکە بۆ حاڵەتە ئەتوانن قرارێک حاصلکەن بۆ ئیعادەکردنی دووبارە هەژمارکردنی دەنگەکە دکتۆریشم پرسی بۆ منە ڕەنگە ئێستا دەستکاری سوێنماندانی بڵێ ئەگەر ئەو سنووخانە دەستکاری نەکرابێ خۆ دوای ئەو سنووخانە چۆن دەستکاری ناکرێ ینی ئێمە ببینە سەرەوە ئەو سنووخانە دەستکاری ناکرێت گە حزبە سیاسیەکان وشیار بن ینی بۆ نمونە حزبی سیاسی چاودێری هەیە لە هەموو ویزگەکانە جگە لە بنکەکان بە شکلێکی عام بە لە مەرکەزەکانە لەناو هەموو ویزگەیەکە چاودێری هەیە ڕۆژانە کە دێن چاودێری ئەو پرۆسەیەکە چۆن نەبێ تا گاتە ئێوارە کە هەژمارکردنی دەنگەکان دەستپێکە هەم چاودێرن لەسەرەوە پاشان کە ئەم هینی کارتی دەنگدانانە ئەکرێتەوە ناو سنووقەکە بەسترێ بە پاسوەردی تایبەتی خۆی هەیە ئەو پاسوەردا بێ لای بریکاری قوارە سیاسەکە بێ لا چاودێری حیزبەکە بێ بجگە لەوەی لای هینی مجتەمەعی مەدەنی و ئەوانیشە لای ئەمانیش بێ ئەگەر نەقلشکرا دوایی ئەفی بچێتەوە تاکید کە بزانێ ئەوە نفسی ئەو ڕقەمەیە یان نا بەڵام من بەداخەوە مێستا تەزویر وە گەیشتۆتە حدودێک حتاوا بزانم ئەڵێن ئەو ڕقەمەش تەزویرەکەن بە هەمان ڕقەمەی هێننەوە ینی ئەو قفڵی کە لەینەکەی دەن دیسان ئەوش تەزویرەکەن ینی ئەوەش هەیە ئێستا هەر بۆیە چاودێر ئەگە چاودێری سیاسی وشیار هەبێ لەگەڵ سنووقەکانە بمایەتەوە تا ئێستا بەڵام ئێستا نەمانەوەتەوە نەمانەوەی کات نمونە بە زەبری چەک هەندێکیان دەرکراونەوە یەکێ لەو خەڵقانە بڵێ بزەبەت وایە هەندێک لەو خەڵقانەی کە کراوە هەندێک لە چاودێرەکان ئەسڵ دەرکراونە دەرەوە بەهێز دەرکراونە دەرەوە ینی ئەمە یەکێکە لەوانەیە کە ئەم دیاردەیە هەیە بەڕاستی تر دیاردەی تری زۆرە لە خروقاتی یەکێک لەوانە مەسەرەن من ئەزانم لە کەرکووکە بۆ نمونە حزبێکی سیاسی یا ئێمە مەسەن با بڵێن لیستی نیشتیمان حوت کاندیدمان هەبوو یانزەمین کاندیدیش سەوتی بۆ هاتووە لەکوێ هات آخر چۆن نەبووە هەر ئەسڵان نەبووە ئەمە ئەم خروقاتان هەیە لە سلێمانیش عینی حاڵەت هەیە کاندید هەیە بۆ 111 خۆ ئەسڵان کاندید نابێت لە چەند ئەو پەر زۆرەکە بۆ نمونە سلێمانی 286ەکە چونکە لەبەرەوەی مزعافی عەدەدەکەی خۆی لە کەرکووک 24 لە هەولێر 30 نابێت لەو عدد مزعافی و عدد زیاتر کە 111 لەکوێ هات ینی ئەمانە خۆی دەخۆیان دیارە کە کاتێک کە تەزویرەکە کراوە ئەمانە کەشفی بە سەبارەت بە کاردانەوەی دەوڵەتەکان تا ئێستا هیچ هەیە بۆ نمونە UN ئەو نتوانین هیچ بکەن ئەو ڕێکخراوە نێودوڵەتیانەی کە چاودێری بارودۆخیان کەم تەزویریان بینی بێت من تا ئێستا تەقاریری چاودێر نێودوڵەتەکانم نەبینی و ڕەنگە هێشتا زوو بێ بۆ مۆزوعە حتا چاودێرەکانی خۆمان مەسەن بۆ نمونە هەندێک لە مراقبەی انتخابی لەو ڕێکخراوانی کە مراقبەی یا ئەو تۆڕانی کە مراقبەی انتخاباتەکە تا ئێستا تەقاریری خۆیان راپۆرتی خۆیان دەرنەکردووە بۆی بزان خۆت هەندێک راپۆرتی ئەوەلی دەرچووە بەڵام راپۆرتە نیهایەکان دەرنەچوو بۆی بزانین ئەو خڕۆخاتانە چی و چۆن کراوە ئینە نێودوڵەتەکان شاور نییە تەسەورەکە ئەم جارە بەشداری نێودوڵەتیش زعیف بێ وەکو جارەکانی کە نەبێت بەڵە زۆر باشە بەس وەکو کۆمیسیۆن ئەرکی چی ئێستا بۆ نمونە 6 حیزبی سیاسی گەورە لە هەرێمی کوردستانە داوا دەکەن پرۆسەکان بەرز ئەژمار بکرێتەوە یاخود داوای دووبارە ئەنجامدانەوەی پرۆسی هەڵبژاردننی پەرلەمانی عێراق دەکەن
من داواکەن شتێکە و سکاڵات تەقدیمکردن شتێکە و دلیل و بەڵگەیش لەگەڵا شتێکێ ینی بۆ نمونە مەسەن کە سکاڵا تەقدیمەکەن ئەبێ دلیل و بەڵگەیان هەبێت کەەوە هەیە دلیل و بەڵگەش هەیە یان یەکێکوانی کێمە ئێستا باسێکەین ئەبینین کۆمەڵشت کراوە دلیل و بەڵگەیە ئەبێ ئەو بەڵگانە بخەنە ڕوو یەک دوای شاهید بێنن کە هینی تر بێنن ئەمانە هەمووی زەروریەکە بکرێ خەوارە سیاسەکان بە بەیاننامە نابێ اکتیفا بکەن بەیاننامە هیچ نایانێ بڕوان نەکردن بە نەتیجە دانەنان بەو نەتیجەیە کە دەرچووە بۆ خۆت داننەوە ئەمە ئالێتێکێ میکانیزمێکە بێتەوە بۆ میکانیزمە ڕەخنە بگری بەو میکانیزمە بستێ پێشەوە ئەو میکانیزمش تەنها سکاڵای سکاڵاش وەکو وتم چەند قۆناخی چیە سکاڵاکە سەرەتا مەسەن ئەگەر سکاڵا هەیە تەبان تەسنیفەکرێ با بڵێن پۆڵێ نەکرێت لانی مەجلیسی مفۆزینەوە ئەگەر سکاڵای خەتەر بێ ڕەنگی سووری بۆ دانێن سکاڵایکی تر ڕەنگی تری سەوزی بۆ دانێن یا زەردی بۆ دانێ ئەمانە هەر هەمووی یا جاری وا هەیە ئەو ڕەنگانە ئەگۆڕێ کاتێک کە هەندێک بەڵگە دەرەچێ بۆ ئەوانە ئەگەر ئەمانە نەکرا ئەمجار تۆ بێویستە هەیە قەزایەکە و شکات بکەیت لە حتا لە مەجلیسی مفۆزین کاوی نەکرد ینی ئەبێ متابعە بکرێ میشانە هەموو لە ڕێگای ئێستاوی سکاڵی خەتەرەوەی لە کوردستانە هەیە ئەم حاڵەتێکی کراوە گرێزە سیاسەکان ئەمە وەسێتە سەر ئەو بەڵگانی کە تەقدیم کراوە ئەگەر بەڵگەی بەهێز هەبێت بەس وەکو کۆمیسیۆن بۆ تا ئێستا بۆچی شتێکی یەکلاکەرەوە نادات بەو حیزبانە بڕیارێک نادات لەو بارەیە هێشتا زۆر چکەتە ئەلای نەتایجش نەکراوە ئەم تەغیرە ئەم نەتایجانەی کە ئێستا ئەعلان نەکرێ ئەم شەو ئەعلان نەکرێ ئەمانە هەمووی نەتایجی ئەوەلیە یا هەندێک تەسریبی معلوماتە هاتووە شەویش کە ئەکرێت نەتایجی ئەوەلیە ئەم نەتایجی ئەوەلیە تەغیری گەورەی تیابێ بۆ نمونە ئێستا ئەگەر ئەم شەو دەرچێ بە نەتایجێک ئەو سکاڵانەی کە تەقدیم کراوە احتیمالی ئەوە هەیە دەیان سەنوق دەیان شوێن دەیان محەتات حتا مەراکز لەغو بکرێتەوە ئەمە کاریگەری بێ بەسەر نەتایجی انتخاباتەکانە بۆیە مەرجنیە ئیلا لە نەتیجە نەهایەکەیە ئەزانین سپاس دەکەم کاک دکتۆر سەبارەت بەو هێزانە کە بەرە زووتر نابێت بێدەنگ بن ینی پێ دوایە لە ڕووی سیاسی و باسەکە لە ڕووی دیبلۆماسیەوە ئەم هێزانە چه ئەرکێکیان لە بەردەمدایە کە ئەنجامی بدەن بەڵێ ئەوە خاڵێکی گرنگە بەڕاستی ئەمە لە دەستگای ستاندەر نزیکەی 2 ساڵە خەریکی ئەوەینکەوە لەگەڵ حیزبە سیاسەکانکەوە لە بەرەی گەلدانە هەوڵیان داواکەوە ئیرادەی گەل بەسەر بێخن لە دژی ئەو زوڵم مستەمکەوا لە کوردستان لە دژی ئەو گەندەڵیە هەیە بەڵام تا ڕادێکی زۆر سەرکەوتو نەبووینە بتوانین پێکەوە ئەو حیزبانە بەرەیەکی سیاسی هاوبەشی بەهێزی کاریگەر دروست بکەن بتوانن لەناو جەماوەر و لەناو شارع و لەناو شەقامدا ڕەئی و بتوانن زەماوەر بجوڵێنن بەڕاستی ئێمە ئەگەر لە ڕابردوودا سەرکەوتو نەبووین هەمومان پێویستە لە دوای ئەو هەڵبژاردنە لە دوای ئەنجامی ڕاگەاندنی ئەنجامی ئەو هەڵبژاردنەکەوە ڕەت دەکرێتەوە پێویستە بەرەیەکی سیاسی ئۆپۆزیسیۆنی حەقیقی و ڕاستەقینە دروست بێ ئەو بەرەیە بە هیچ شێوەیەک ئەوراق و هەروەها کارتەکانی خۆی لەگەڵ ئەو دەسەڵاتدارانە تێکەڵ نەکاتەوە جارشتر لەگەڵیان نەچێتەوە دەسەڵات بەڵێ بەشداری هەڵبژاردنەکانیش بکات بەڵام بە بەرەیەکی سیاسی یەکگرتو کاریگەر ئۆپۆزیسیۆن بێ هەروەها تەنها لە کوردستان ئۆپۆزیسیۆن نەبێ پێویستە هەرچی دادگانی و دەوڵەتەکانی ئەو بەرپرسانێکەوە لە کوردستان لێرە حکم بە زوڵم و ستەم دەکرێت و گەندەڵی ئەنجام دەدەن و بەڵگەمان هەیە پێویستە هەموو لە دەرەوە لە دادگاکانی دەرەوە هەرچی وڵاتی دەرەوەیە لیان بکرێتە دۆزەخ بۆ ئەوی نەتوانن سەردانی ئێوەش بکرێن لە ڕێگەی دادگاکانی ئەوانەوە شکایەت و سکاڵیان لێ بکرێت ئەو خاڵێک دوو هەرچی پەناهەندە و هەروەها ئەو خەڵکانی جەماوەری کوردستان هەیە لە دەروی وڵات ئەوانە لە ڕێگەی ئەوان بتوان فشاری مەدەنی ڕاستەقینە ئەنجام درێت لە وڵاتانی کەوا تێدا دەژین بۆ ئەوەی ڕای گشتی جیهانی بەرامبەر ئەو دەسەڵاتدارانە تێبگەێنرێت بەڕاستی تاکو ئێستا لە هەرێمی کوردستان ئۆپۆزیسیۆنێکی سیاسی ڕاستەقینە بەرپا نەبووە نەیتوانی وەکەوە بتوانێت ئیرادەی خەڵکی بەرجەستە بکە نەیتوان لە دەرەوە فشار بکە لە هەمان شێوە چۆن لە دەرەوە فشار دەکەی پێویستە لە ناو هەرێمی کوردستانیش فشار بکەیت بەشدار نەبیت بە وەزیرێک و چەند مدیر عامێک و چەند ڕاوێژکارێک هەڵخەڵەتێنن لەگەڵیان بەشدار بیت و پاشان شکستی ئەو حکومڕانیە بەشێکی هەڵگری لەگەڵ ئەوان نەخێر پێویستە بە تەواوی خۆت لەگە ئەوان جوداکەیەوە کاری سیاسی خۆت ئەنجام دەی هەڵبژاردننی شاد بە هیچ شێوەیەک بایکۆت نەکەی پێویستە بە شێوازێکی بەرەیەکی هاوبەش بەشداربی لە ناو کوردستانیشدا هەوڵ دەکەوە خۆپیشاندان بە فشاری مەدەنی بە هەموو شێوازێکی مەدەنی دژایەتی و هەروەها هەوڵی ڕێگری لە ئەو زوڵم و ستەم و گەندەڵێ ئەو دەسەڵاتدارانە بکەن زۆر بە کورتی سەبارەت بەوەی کە ئەگەر ڕێگری نەکرێت لە ساختەکاری دۆخی کوردستان بەرەو کوێ دەڕوادەگەرم پرۆسیە ڕاز نەکرێتەوە بە کورتی بێ سپاس دەکەین
بەڕاستی هەروەکو باسمان کرد ئێمە هەرێمی کوردستان زۆر بچووک دەبێتەوە ئەو کیانێکەوە هەیە بە تەواوی وەکو محافظات و پارێزگات مامەڵی لەگەڵەوە لە ڕووی نیشتیمانی ئەو زیانەی هەیە پاشانیش لە ڕووی گەندەڵی ئەوی تر مادەم تازە ئەوان بۆ 4 ساڵتر توانیان ئەگەر بتوانن دیسان بەیعەت بۆ خۆیان تازە بکەنەوە هەوڵ دەنکەوە دیسان حکمی خەڵکی کوردستان بکەنەوە ئەو کاتی دەڵێ ئێمە شەرعیەتی هەڵبژاردنشمان لەدەستە زیاتر و خراپترش ئەنجام دەدەن و زیاترش ئەگەر چارێکە موچەکە دەیکەن نیو چارێکە موچەش ئەوە خاڵێک بەڕاستی وەزعی مرۆیی و بارودۆخی مرۆیی لە هەرێمی کوردستان لە خەتەردا دەبێت کێشەکان دەبێتە کۆمەڵایەتی کێشەکان دەبێتە عشایریش سپاس کاکتۆر کاکی عەبدوڕەحمان چارەنووسی هەرێمی کوردستان ئەگەر ئەم کێشەی چارەسەرنەی بەرەو کوێ دەڕا سەختەکاری بە کورتی بێ سپاس من سپاس دەکەم تەبەن ئاسەواری زۆر خراپی بێ ئاسەواری خراپی بێت لە ئاسەواری کۆمەڵایەتی سیاسی اقتصادی هەمووی ئەبێ لەبەرەوەی دائیمەن پرۆسەی هەڵبژاردننی تۆکمە و چاک و جێگای بڕوا سەقامگیری دەرەنجامەکەی سەقامگیریەوە پێچەوانەکەشی ڕاستە وای لێ دێ کەسی قەی بە کەس نامێنێ حیزبە سیاسیەکان دژ بە یەکەوەستنەوە کاریگەریە بێ بەسەر هەموو ژیانی خەڵکە لەم حاڵەتانەیە ینی بەڕاستی پرۆسی سیاسی خۆی لە خۆیان لەگەڵ هەموو پرۆسێکی سیاسی پێویستە کۆمەلگا پێش بکەوێت سیقە و بڕوا و متمانە ناو کۆمەلگاکە پێیا بێ بەڵام ئەمەیان ئێستا بە پێچەوانەوە بە هیچ شێوەیە متمانە نامێنێ خەڵک سیقەی بە حیزبە سیاسیەکان نامێنێ خەڵک سیقەی ناوێکتیان نامێنێ هەندێک ئاسەواری ترەیە ئەنساری حیزبە سیاسیەکانش ناوێکە ئەبێ جۆرێک لە حساسیەتیانە بێت. زۆر سپاس بۆ بەڕێزان عەبدوڕەحمان خەلیفە بەرپرسی پێشووی ڕاگەیاندن و پەیوەندی جەماوەریەکانی کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکانی عێراق ڕستوری سەرەکی لەگەڵ مابووی هەروەها بەڕێز دکتۆر ڕەعەت ڕەفعەت سکرتێری دەستگای ستاندارد بۆ توێژنەوە ڕاگەیاندن کە لە هەولێرەوە لەگەڵ ماووی سپاس بۆ بینەرانی بەڕێز سپاس بۆ ئەو کارانم تا بەرنامەیەکی تر خواتان لەگەڵ